دراوش بفي آوایت نوا کرکوک دا حتی آلید که گهنه رکافتنی جوی داینا پارزگار و حتی سروک جواتا پارزگه جی و دست کاربون آن جوی خدمت کرنه راوشا کرکوک برافکی و دیال برایس رسول رؤوف اندام مکتب سیاسی حزب سوسیال دموکرات کردستان هم بحث کن برایس رسول گلک سپاس کوین گل مدانه یا دیاره حتی کو آلین سیاسی پیکاتا نگهنه رکافتنی برجاندیا تایبتیجی اداره سپاندیا کرکوک ده کو وی آوای خدمتت که آلین تایبتیجی تاخین عرب نشین خدمت آوان تکرن آلی تاخین کرد نشین جی پشگو هاتین آوتن کیت کارت ویدمی ده حتی کو رکفتن هبه بر پرسیارتی بگرستوی خو ول برانبری اداره سپاندیا کرکوک وانا پراوستینه ام کاتت باش ام کاتی بینیرانی خوشویز باش دیاره کێشە ململانەکان لە کەرکووکە هەر لەم دۆخەی ئێستا نییە و هاتە پەیوەست نییە بەم هەڵبژارنەی ئێستاوە بەڵکو ململانەکان ئەتوانین ببینین هەر لەگەڵ دوای دروستبوونی حکوومەتی عێراق 1920 و هەموو ئەو دەسەڵاتە گۆڕانکاریانەی کە لە عێراقا هەیە بە هۆی گرنگی ناوچەکەەوە بە ململانە و کێشە بڕی بەڕێکراوەوە لە ڕابردوو شار زۆربەی شۆڕش و ڕاپەڕینەکان بەوەی کەرکووکەوە لەگەڵ حکوومەتی ناوەندانە هیچ کاتێ نەگەشتنەوە ڕێکەوتن دیارە لە دوای 2023 قۆناغی کە لە کەرکووکە بەڕێکراوە دیارە بە چەند قۆناغێکا ڕۆیشتەوە بە تایبەتر لە دوای 2005 لە یەکەم هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا و پێکهێنانی پارێزگا و ئەنجومەنی پارێزگای شاری کەرکووک دیارە ئەو کاتە بەهۆی لیستی برایەتی و یەکگرتووی لیست حیزبە کوردستانەکانەوە توانیتی زۆربەی کورسەکانی ئەنجومەنی پارێزگا و پارێزگار و دامەدەرگاکانی بەدەست بێن کە بە پێی حەق و ئستحقاقی هەڵبژاردننی خۆی بوو بەڵام بەداخەوە لە دوای 2005 پاش ئەو بردنەوەی لیستی برایەتی لە ئەنجومەنی پارێزگا بەهۆی بڕیارەکەی سیاسیەوە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ڕاگیرا هەتاکو گۆڕانکاریە بڵێ ئەمنی و ئیدارەکان لە دوای 16 ئۆکتۆبەر کە پێچەوانە بۆەوە لە دەسەڵاتی پارێزگاری کورد و هێزی ئاسایش و ئەمنی کوردستانەوە بۆ هێزی بڵێ ئەتوانین بڵین حەشدی شعبی و دەستگا و ئەمنەکانی حکوومەتی ناوەند گۆڕانکاری لە ئیدارە و ئەمنی شارەکە ڕوویدا بۆیە هەنگاو نرا کە ئەنجومەنی پارێزگا هەڵبژێردێت و بە بڕیارێکی توانین بڵین یاسایی یان بۆ دەرکرد لە بەغداوە بەڵام پێش ئەوەی کە هەڵبژاردنەکە بکرێت بەداخەوە کۆت و بەندێک بۆ هەڵبژاردنەکان دروستکرا کە لیستی براوەکان نەتوانن بە ئاسانی ئەنجومەنی خۆجێیی و پارێزگار پێک بهێنن ئەوش بۆ یاسا بکەوەی کە زۆرینەی براوە واتە لیستی براوە نەتوانێت ئەنجومەنی پارێزگار پێک بێنێ هەتا بە ڕێکەوتنی هەر سێنەتەوە نەبێت بەڕای من ئەمە کۆت و بەندێکی خستە سەر هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە بە ئاسانی نەتوانرێت پارێزگا و ئەنجومەنی پارێزگار پێک بێت وەک ئێستا بینین وەکو لیست و وەکو نەتەوەش هەر لیستە کوردەکان لە پێشە وەکو لیست گەشتی نیشتیمانی کوردستان 5 کورسیە وەکو نەتەوەی کورد 7 کورسی هەیە لە کۆی 15 کورسی کە زۆرینەی کورسەکانە بەڵام بەهۆی ئەو یاسایی کە دەرکراوە پێشوەختە کە هەتا هەر سێنەتەوەکە نەبێت ناتوانن ئەنجومەنی پارێزگار پێک بێنن بەڵام بەداخەوە بڵێ هەتاکو ڕێنەکەوتنی ئەم لایەنانە لە قازانجی ئەتوانین بڵین عەرەبی شارەکەدایە لەبەرەوەی ئەوان لە دوای 16 ئۆکتۆبەری 2017ەوە پارێزگارێکی بە وەکالەت حکمی شارەکە ئەکات و زۆربەی دام و دەستگاکانیش بە شێوەیەکی وەکالە بەڕێوە ئەدرێن لەلایەن نەتەوەی عەرەبەوە بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵین تاخیرکردنی ڕێکەوتنەکان بۆ پێکهێنانی ئەنجومەنی پارێزگا و پارێزگاری کەرکووک لە قازانجی نەتەوەی عەرەبایە و توانی ویانە زۆربەی و هەلانە بخوازنەوە و ئیدارەی شار لە قازانجی خۆیان وە لە ناوچەکان دەسەڵاتە پارێزگاری سەپاندی و پارێزگاری حتا سەپاندیژی دەسەڵاتەویژی بسەر گۆڕی یاسایە لە دیساژی کارت کەم تایبەتیژیت بەرژاندیا تاخین عەرەب نشیندا و پشتگو هاوتنا تاخین کورد جارێ حتا ڕێکەفتنی کورد چاوات کارە وەک هەڤیەکێ دروست بکە ji بۆی ku خزمەتگوزاری ji بۆی ناوچەند کوردنشین jî biçin بەڕاستی چەند لە بەهۆی قەرەباڵغی دەورە زۆر جۆم لە پرسیارەکەی بەڕێزت نەبوو بەڵام بەستم ئەوەیە چۆن کورد بتوانێت پێش هەتا ڕێکەوتنی بینی نەتەوەکانیش کورد لە بینی خۆیان بە پێی یاسا بتوانێت کاکە ئەو خزمەتگوزاریانەی بۆ تاخە عەرەب نشینەکان دەڕوە بۆ کورد نشینەکانیش بێ پرسیارەکەت ڕوونە بەداخەوە ئەوەی کە ئێستا زۆر زەرورە ئەوەیە کە
لیستە براوە کوردستانەکان پێش ئەوەی کە لەگەڵ نەتەوەکانی ترا ڕێبکەون لە نبینی خۆیانە ڕێبکەون بەداخەوە ئێمە ئێستا ئەیبینین دوو لیستی براوەمان هەیە لە کەرکووکا کە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانە بەداخەوە ئەم دوو لیستە براوە ئەوەندەی لە نەتەوەکانی تر نزیکن ئەوەندە لە خۆیان نزیک نین واتە هەر لایەنەکان کەم تا زۆر نزیکبوونەوەیان لە نەتەوەکانی بەتایبەت عەرەب و تورکمان هەیە بەڵام تاکو ئێستا نزیکبوونەوەیەکی ئەوتۆمان نەبینی لە گەڵ یەکدا ئەمە جێ داخە و ئەمە گەورەترین زەرەر لە پرۆژەی ئیداری و خزمەتگوزارەکانی شاری کەرکووک بەتایبەتتر لە گەڕەکە کوردەکان و لە ناوچە کوردنشینەکان داوە واتە گەورەترین زەرەر لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم و کەرکووک ئەتوانین بڵێن دوو لیستە براوەکە هۆکارن لەبەرەوەی ئەم دوو لیستە من بەلامەوە سەیرە یعنی پێکهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەسەر ئاساسی ئەم دوو حیزبە دروست بووە حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکی حکوومەت و سەرۆکی پەرلەمان و وەزارەتەکان لە نێوان ئەم دوو حیزبەیە بڵێ گەیشتونەتە ڕێکەوتنوێ ئەی بۆ لە کەرکووکە ناتوان واتە گەورەترین زیان ئێستا لە کەرکووکە بەهۆی دوو لیستە براوەکەیە کە بەداخەوە یعنی من پێم وایە ئەمە بۆ مێژوو ئۆباڵێکی زۆر ئەکەوێتە سەر ئەم دوو لیستە براوە کە نەیان توانیوە پێش ئەوەی دانیشتن لەگەڵ نەتەوەکانی تر نێوان خۆیان بێگومان ئالیەکی جودا شوان هەردوو حزبین تەبخوژی ئێواژە پێکردی ئەمژی پارێزەرین چه ئالیەکی شوان هەردووکانی نین ئەگەر ئەم ئاخفنا هەردووکە وەربگرین کێ ئەیە زەرارە کوردادای تایبەتیژی پشتی 16 ئۆکتۆبەرێ یعنی مرۆڤ ئینسافە بەحەز کرد هەندێکە پارتیات بێژێت پرزگرێکا کارە بێژیت دەفەدێ باش بیت چارەسەر بیت یعنی پارتیت بێژێت ئەمەت گەل هەندێنە پارێزگارێکی کورد بێت بلا پارتی نەبێت بەس پارێزگارێکی کورد بێتە دانان لێت بەرامبەردا یەکەتی مەسەرەن ئەگەر تو بخۆ بەحەز بکی بەحسە هەردوو ئالیا بکی تایبەتی پشتی 16 ئۆکتۆبەرێ کی وەکریە ڕەوش بگەهتە وی ڕادەی بەڕای من ئەگەر هەر کەسێک بێت هەر لە چارچێوەی ڕێکەوتنی خۆیانە هەر کوردێک بێت لە کەرکووکە بەڵام کوردێک بێت پشت و پەنای هێزە سیاسەکانی هەبێت بێگومان ئەگەر لە کەرکووکە کوردێکی بەهێز نەبێت ئەگەر کوردیش بێت ناتوانێت خزمەتی زیاتری شارەکە بکات ئێمە ئەگەر لە ڕابردووە تێبینی بکەین نمونەی پارێزگا و ئەنجومەنی پارێزگامان هەبووە و ئەو شخصێتە ئەو کەسێک کە دەستنیشان دەکرێت بۆ پارێزگاری کەرکووک ئەگەر کوردێکی دڵسۆز و پشتیوانێکی بەهێزی نەبێت ناتوانێت خزمەتی تەواوی پارێزگارەکە بکات من ڕاستە لەگەڵ کوردێکی دڵسۆزان بۆ کەرکووک بەڵام لەگەڵ ئەوەیە کوردێکی بەهێز چونکە بتێونەتەوێت کەرکووک بەوەی ململانەکانەوە کەرکووک بەوەی مادەی ١40ەوە هەموو کات لە ململانەیەدایە ئەم ململانەیە لە نێوان حکوومەتی ناوەند و حکوومەتی مەرکەز لە نێوان هێزە عەرەب و تورکمانەکان و هێزە کوردەکاندایە کە ئێمە ئەزانین بە مێژوو لە ڕابردوودا کەرکووک لە ڕووی جوگرافی و لە ڕووی دانیشتوان و لە ڕووی هەڵبژارنیشەوە هەموو کات کورتیان نەتەوەی یەکەم بووە و من پێم وایە ینی ئەمەی ئێستا کە دانیشتنی لەسەر ئەکرێت بەتایبەت لە هەردوو لیستی براوە هیچ کاتێک بەڕای من ڕازی نەبن بەوەی کە 2 ساڵ بۆ کورد 2 ساڵ بۆ عەرەب یا بۆ تورکمان چونکە ئەمە هەموو ئەو هەوڵ و شۆڕشانەی ڕابردوو سفر ئەکاتەوە کە ئێمە بۆ سەلماندنی کوردبوونی کەرکووک دامانە ئەگەر بێت و ئێمە یەک جار 2 ساڵ بە 2 ساڵ پارێزگار بەڕێکەوتن دابنین ئەوە لە داهاتوودا ئەبێتە کەلتورێک وەک چۆن لە زۆربەی وڵاتانی دەوروبەریان چۆن لە حکوومەتی مەرکەزە هەمانە سەرۆک وەزیران بۆ لایەک و کۆمار بۆ لایەک و سەرۆکی پەرلەمانی بۆ مەسەبێک لە کەرکووکیشا وای لێ دێواتە هیچ بوونێک بۆ هەڵبژاردن نامێنێتەوە بەڕای من ڕاستە ئێستا ململانەکان قورسە بەڵام پشتبەستن بە هەڵبژاردنەکان ئەویش ئەوەیە کە نەتەوەی کورد لە ڕووی نەتەوەوە زۆرترین کورسەکانی بەدەستێناوە هەمووش زەختێک بکرێت بۆی کە پارێزگار بۆ کورد بێت براوەی دومیش ئەنجومەنی پارێزگار و جێگیری پارێزگار بێت چونکە ئەگەر بێت و بۆ یەک خول ئەنجومەنی پارێزگار بکرێت بە خول ئەوە بێتە کەلتورێک و لە کەرکووکە هیچ کاتێک هەڵبژاردنەکان بوونی نامێنێتەوە من پێم وایە درێژەدان بەمە ئەگەر نەتوانن بگەنە ڕێکەوتن بە بڕیارێک ئەنجومەنی پارێزگار هەڵبۆشێتەوە لەلایەن مرکزەوە پارێزگارێکی بۆ دیاری بکرێت زۆر لەوە باشترە کە ئێستا بچنە ڕێکەوتنێکەوە کە ئەوە جارێ هەر لە ئێستاوە 6 مانگی ڕۆی لە کاتی بەڕێوەبردننی ئیداریە واتە ئەم ململانیانە من پێم وایە ئەوەندە بە قازانجا ناشکێتەوە ئەگەر بێت و ئێمە لە بینی ئەم نەتەوانەیە پارێزگار کاتەکانی پارێزگار دابەش بکەین
لە هەمووی خەتەتر من پێم وایە ئەو بڕیارە بوو کە پێش هەڵبژاردن درا کە ئەنجامەکانی هینکردکە ئەوەش هەر بۆ ئەم هەڵبژاردنێ پێم وایە ئەگەر هەڵبژاردنی تر بکرێت مەرج نییە ئەم یاسا و کۆت و بەندانە بیگرێتەوە بۆیە من پێم وایە پێش هەموو شتێک زەرورە دوو لیستی براوە دانیشتەکان کوتلەی خۆیان بکەنە یەک واتە حەو کورسێکی کۆتاکانی شەمەکان دەگەڵانە هەشت کورسی هەر یەک کورسێک لە لایەنەکانی تر ڕازی بکەن ئەتوانن ئەنجومەنی پارێزگا پێک بێنن بۆیە من پێم وایە یەکەم هەنگاوکە وا لە کۆتایەکانی کاتیان پێویستە بندێت ئەویش ئەوەیە کە دوو لیستی براوە یەک کاندیدیان هەبێت بۆ پارێزگار و خۆیان لە بینی خۆیان ڕێ بکەون پلە و پۆستەکانی کە بەشی پشکی کوردە بەش بکەن وەک ڕابردووە هەبووە. ڕسوول ڕەوف ئەندامە مەکتەبە سیاسی حزب سوسیال دموکراتە کوردستانی پایکە ڕاستەخۆ شەولێرە دیالمەدەبوون سوپاس بووە.